دعوة المظلوم ئاگادار بە هەر کاتێک زۆڵم و ستەمت لێ کرا دوو ڕکات نوێژ بکە داوا لە خودای گەورە بکە بزانە چۆن وەڵامت ئەداتەوە ئەوەی کە زۆڵمی لێت کردووە خودای گەورە لە ناوی دەبا بە نوێژ حەقەکانتان دێتەوە بە نوێژ ژیانمان خۆشە بێ بە نوێژ ئەم نەخۆشیە لە کۆڵمان دەبێتەوە بە نوێژ خەم لە دڵەکانتان دەڕوێت دوو ڕکات نوێژ هەر کاتێ شتێکت ویست قەرزاری پەنابەرە بەر نوێژ هەر چی تەوێ پەنابەرە بەر نوێژ با گوێ لەمە بگرین کابرایەک دەڵێت لە وڵاتێ لە وڵاتە عەرەبیەکان کە شێخێکی زۆر بەتوانە و عەلامە باسی دەکات دەڵێت کابرایەک هەبوو زەویەکی هەبوو بەڵام بەهۆی ئەوەوە کەسێک ئەو زەویەی بەرامبەر ماڵێکی بەرپرسێک بوو دەستی دەڕۆیی بۆ ئەوەی ئەو بەرپرسە دایمەن میێوانی زۆر بوو هەستا ئەو زەویەی داگیر کرد بۆی بکاتە گەراجی سەیارە بۆ میێوانەکانی ئەڵێ خەبەریان بەم کابرا هەژارەدا فەقیرە کە زەویەکەی باو با پیرانەتی کەوا عیشی لێ دەکەن و دەیکەن بە گەراج ئەڵێ ئەمی چووە لای کابراوە وتی ئەمە زەوی باو با پیران مەهین ئێمەیە بە چی حەقێکەوە تۆ نەتکڕیوە نەمان فرۆشتووە پێت تۆ وات کردووە ئەڵێ ئەویش وەڵامی دایە وتی ئەتوانی ڕێگای مەحکەمە بگریتە بەر ئەوها وەڵامی دایەوە ئەڵێ منی چووم بۆ مەحکەمە شکات بکەم لەوێکە بانگیان کرد بەڵام وتی ئەو کابرا زاڵمە ستەمکارە هەڵسا چی کرد دوو کەسی لەوانەی خۆی هێنا بوو پارەی پێیان دابوو کەوا شایەتی بدەن ئەم زەوێین ئەمە نەقین ئەوە ئەڵێ لە مەحکەمەش لەوێکە لە تاپۆ سەکێکی کردو بوو بە تەزویر کە ئەمەین ئەوەین ئەو کابرایە نییە ئەڵێ چووە بەردەم مەحکەمە کابرای حاکم وتی ئەم دەڵێ زەوی هین منە ئەمیش دەڵێ هین منە کامتان بەڵگەتان هەیە ئەم کابرای دەسەڵەتدارە و زاڵمە و لەخوا نەترسە هەسا سەکەی پێنیشاندا وتی ئەوە ڕەقەمی زەویەکە هین منە وتی شایەتت هەیە وتی بەڵێ دوان لەوێکەی گردبوو پێری نیشاندا بوو زەویەکە سنووری ئەوە نەمەترە و ئەوە نەمەترە هەموویانی تێگەیان بوو هاوردیوانی بۆ مەحکەمە پارەی دیابوو پێیان کە پارەی دابوو پێیان ئەوانە شایەتیاندا ئەمجا حاکم ڕووی کردە کابرای ساحێب زەویەکە وتی ئەوان سەکیان هێناوە دوو شایەتی هێناوە هین ئەوە تۆ چیت هەیە کابرا مسلمان بوو لە خوا ترس بوو وتی من نوێژم هەیە لەبەرەوەی برا بەڕێزەکانم بۆیە ئەمڕۆ ئەم بابەتەم باس کرد بۆی کە بزانین نوێژ لە قورئانە باس کراوە يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة ناج وتي ناجم يا وتي تشي حاكمة كنت كيف يكرين وتي مجالم بدا باب روما دروا كابرا قرايوا شو مسقوت دز ناجي راقرد كدور ركات ناجي كردو أمجا توابو دعاي كرد اللهم إنك تعلم أي پروردگار تو دزاني أو زوين بوبا بيران بين منا أن فلانا ظلمني فلان كس استاكل محكمة بوين ظلمي ليم كردوا وأخذ الأرض وهي أرضي زوي كبي صوت كرد بشايتنا حق بصجيكي تزوير ويشهد اثنان ظلما وزورا ئەی پەروەردگار چاوەڕێی تۆ دەکەم ئەگەر بڕۆم بیکوشم دەمکوژێ ئەگەر وازی لێ بێنم لەبەر چاوم ماڵەکەمی زەوت کردووە دڵمە تەقێ نازانم چی بکەم ئەی پەروەردگار بەڵام وا هاتم دوو ڕکات نوێژم کرد لەبەرەوەی پێغەمبەرەکەت سەڵات و سەلامی خودای لێ بێ کە کاتێک دڵسەغڵەت دەبوو پەنایە بردە بەر نوێژ
خۆت ڕاتێنابوو پێغەمبەرەکەت عەلەیهی السەڵات وەسسەلام سوبحان الله بکات و سوجدە بەرێ وا سوجدەم بۆت برد نوێژم بۆت کرد حەقم لە تۆ گەرەکە ئەمڕۆ نەیخەیتە سبەی وا داوای کرد لە پەروەرگار بەدڵ برا بەڕێزەکانم پەروەرگار بە ئەڵڵاه سوێن بە ئەڵڵاه شەرمتان لێ دەکا کە کاتێک دەست بەرزەکەیتەوە دەرست بە بەتاڵی بگەڕێنێتەوە ئەو خودایە کە عەرز و عاسمانی خەڵق کردووە شەرم لە تۆی بەندە دەکات دەست بەرزەوەکەی نایە لێ بە بەتاڵی بگەڕێتەوە ئەوە فەرمودەی پێغەمبەری خودایە دەفەرمێ موحەممەد شەرمەکەم لە عەبدی ئومەتەکەی تۆ کە دەست بەرزەوەکە داوا بکات من شەرمی لێ دەکەم هیچی نەدەمێ کاتە وتی ئەی پەروەرگار بیان کوشم دەمکوشن مناڵەکانم زەرگەردانە بێ وازی لێ بێنم دڵمە تەقێ ئەم سەوێ بە زوڵم لێ میسەن ئەمڕۆ پێ سبەی تخوا مەیخە سبەی ئەڵێ کابرا لە مزگەوت دەرچووم ئەڵێ چوومە ماڵەوە بە خێزانە بۆ دڵم تەنگە جێکەم بۆ ڕابخە با بخەوم ماڵەکەم زەوت کراوە داوام لە پەروەرگاری خۆم کرد ئەڵێ کە لە ناو خەوەکەدا بووم بینیم لەو شوێنەدا هاتوو هاوارێکی گەورە هەسا بەوەیەوە هەسام چی بوو؟ وتیان ئەو کابرایەی ئەو بەرپرسەی کە زەویەکەی تۆی داگیر کردووە لە دوای تۆ لە مەحکەمە دەرچووە هەردوو شایەتە کە دوای ئەوەی پارێکی زۆریان لێی سندووە اینجا وتیانە با بڕۆین لەو مەطعەمە نان بخۆین ئەمجا بڕۆینەوە لە ڕێگا تووشی حادیسە بوونەوە هەرسێکیان وەفاتی کردووە هەرسێکیان وەفاتی کردووە زەوی کەس داگیر مەکە ماڵی کەس بە ناحەق مەخۆ کەس بە فەتارەت مەدا کەس مەخەرە سجنەوە منداڵەکانی سەرگەردان بێ قەسەمەن بە ئەڵڵاه منداڵەکانە سەرگەردانە بێت ئەڵێ ئەمجا کابرا ئەڵێ لە دوایەوەی کەوا ناشتن و هەموو شتێتەوە بوو خێزانەکەی ئەو کابرایە تاپۆکەی ئەو سەکەی کە بە تەزویر کردبوو هێنایە ماڵەکەمەوە دای پێم وتی ئەمە پیاوەکەمی کوشت ئەمە بێ پیاوەمی کردوای لێم کرد پیاوەکەم لەناو بچێ بەهۆی ئەوەوە زوڵمی لە تۆ کردووە دڵنیام کە تۆ دوعات لێی کردووە وتی من نوێژ